باتەوەری دوام درێژە بە بەرنامەی بەیانی باش کوردستان دادەدەین کە باز لە جلی کوردی تایبەتمەندیەکانی جلی کوردی پیاوان دەکەین کە وەرزی بەهار دادێت لە هەمان کاتدا نەورۆز و خواستی هاوڵاتیان بۆ جلی کوردی زیاتر دەبێت. بێگومان من گفتوگۆی زیاتری ئەم بابەت دەکەم، جۆرەکانی شازەکان و جۆری قوماش و ئەم بابەتانە بۆ ئێوە دەخەمە ڕوو کە کاک بەختیار هەورایمان لەگەڵ دەبێت کە بەرەگدور بەشێکی ڕاستەخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە. سڵاو لێبێ کاک بەختیار، سوپاس بۆی کە بە تەوەری دووەم لەگەڵماندا بەشداری. لە ئێستادا بەهار نزیکە، نەورۆز نزیکە، جە بۆ ئەم بۆنە و یادانە کە زیاتر پەنا دەبەنە بەر جلی کوردی کە ئێمە ئەمڕۆ باز لە جلی کوردی پیاوان دەکەی. منەوێت باز لە خواستی هاوڵاتیان کەی بۆ جلی کوردی و هەروەها جۆرەکانیشی. بەڵێ، سڵاو لێ و سڵاو لە بینەرە بەڕێزەکانی ئەناڵتی. جلی کوردی هەموو گەل و نەتەوەیەک جلوبەرگی تایبەتی خۆی هەیە. ئێمەش وەکو ملەتی کورد جلوبەرگی تایبەتی خۆمان هەیە کە بریتیە لە ئەم جلەی کە ئێستا هەیە. بریتیە لە مەسەن بۆ نمونە مراخانیمان هەیە، ستارخانیمان هەیە، ڕانگ و چۆغەمان هەیە، شاڵمان هەیە، کەتافیمان هەیە. جلوبەری کوردی جلوبەرگێکی زۆر جوان و تەندروستە، لەبەرکردنی زۆر جوانە، زۆر ئیسراحەتە، بۆیە هیوادارم خەڵک زۆر بەکاری بێنێ. جلی ئێمە ئێستا شاڵمان لەبەردەستە، من وەستای شاڵم بە تایبەتی. شاڵ جلوبەرگێکی ڕەسەنی کوردەواریە لە ناو هەرێمی کوردستانە دروستەکرێت. بە تایبەتی شاڵ یەکەم جار لە ناوچەی هەورامانەوە دروست بووە، سەرەتا لێوە دەستی پێ کردووە. ئێستا ئیشەکە برێوی پێدراوە، چووەتە منتیقەی لای کانیت و منتیقەی لای ڕانێ و قەڵاتزێ. چەند وەسایەکی بەڕێزمان هەیە کە ئەم ئیشی شاڵەکە. شاڵ سەرەتا بڵین لە مووی بزنەوە، مووی بزنی مەرەز دروستەکرێت. مووی بزنەکە لێ ئەکرێتەوە، ئەشۆرێ، دوایەوە ئەڕێسرێ، دوای ڕستن بەتەشی ئەڕێسرێ. بە تایبەتی خانمانی بەڕێز هەندێک ئیشی ئەم شاڵە خانمانی بەڕێزەکەن. دوای ڕستن ئەچێتە لای جوڵا، دوای جوڵا ئەچێتە لای کۆچی، کۆچیش کۆتیەکە دوای ئەبێ بەم قوماشی شاڵە. ئەم قوماش شاڵەژێتە بەردەستی ئەمە بۆ دوورین. شاڵ هەموو نەوعەیەکی هەیە، هەموو جۆرێکی هەیە، هەموو ڕەنگێکی هەیە. جلێکی کوردەواری زۆر جوانە و ئەو کوتم لە ناو ڕەنگەکانی شاڵ چین چین کامیان زۆرتر بۆم نا هاوڵاتیان خواستی لەسرە، بەتایبەت ئەو ڕەنگەی کە دەکرێت بڵێن تا ئێستا هاوڵاتیان زۆر پەنای بۆ دەبن، چ ڕەنگێکە؟ بەڵێ، بە تایبەتی شاڵ ئێستا زۆربەی هەیە. خورمایی بۆ نمونە ئەمەیە، خورمایی خەڵک زۆر بەکارێنێ، زۆر ئەیکا. دوایەوە مەسەن ئەم زەردەیە، ئەم زەردە ڕەنگە کرێ، بەس خورمایەکە ڕەنگێکی تەبیعی خۆیەیە. خورمایەکە زەردەکە بڵێن ئەمە ڕەنگە کرێ. هەندێک ڕەنگمان هەیە تەبیعی نین، چونکە بزن چەند ڕەنگێکی هەیە. تووکی بزن مەسەڵەن قاوەی هەیە، شینکی هەیە، ڕەشی هەیە، سپی هەیە، بەڵام هەندێک ڕەنگ هەیە ناتەبیعیە. بۆ نمونە زەرد و یا ئەم شینە، ئەمە ڕەنگە کرێن، ڕەنگێکی تەبیعیە و تێکیش ناچێت. ئێستا خواستێکی زۆری لەسرە. باشە، ئەی نرخەکانیان کاک بەختیار بۆم نە بەپەی جۆرەکەی بەپەی ڕەنگەکەی نرخەکان فەرق دەکات؟ نرخەکانیان چۆنە و بۆمە چەندێک گۆڕانکاری تایە؟ بەڵێ، بەنسبەت ڕانگ و چۆغەوە هەموو جۆرێکی هەیە، هەموو چونکە ئەمە ئیشی دەسە. وەسای وامان هەیە باشە، وەسای وامان هەیە وەسەتە، وەسای وامان هەیە دەرەجەیەک دروستێکە. نرخەکەیشی بەپێی جوانی و کواڵەتی قوماشەکەیە. باشە، دەکرێت بڵێن زیاتر لە بۆنەکان بە تایبەت نەورۆز و ئەم یادانە خواستی هاوڵاتیان بۆ جلی کوردی زیاترە، زیاتر پەنای بۆ دەبن، بۆمە زیاتر سەردانی ئێوە دەکەن؟ بەڵێ، لەمەولا کە ڕوو بە بەهار و نەورۆزە ڕۆین، خواست لەسەر جلی کوردی زۆرە بێ، بە تایبەتی شاڵ، ڕانگ و چۆغە. جلویەکی زۆر جوانە، جلەی کە لەبەریەکەی هەستەکەی کە شەوق و زەوقێکی تایبەتی خۆی هەیە. ئەم جلانەمان هەیە، ئەم سەما ڕانگ و چۆغەیەکی خەتی پانە.
لە منطقەی زاخوا دروستەکرێ. ئێستا حالیان دوو جۆر شاڵمانێ، شاڵی کانیتومان هەیە، شاڵی زاخۆیمان هەیە. ئەوەی کانیتو لە منطقەی ڕانی و قەڵاتزێ دروستەکرێ، هەندێکیشمانەیە زاخۆیی ئەم بابەتانەیە کە لە منطقەی زاخۆ دروستەکرێ. زاخۆیەکە کوالەتێکی جوانتری هەیە، ڕەونەقێکی زیاتری هەیە، جەوهەری زیاتر تایە، بەڵام بەنسبەت نرخەوە زاخۆیی گرانترە لەی کانیتو منطقەی. بۆم لە نرخەکەی چەنە کاک بەختیار بەو ینی بەگشتی نرخەکانی چۆنن لە چەندێکەوە دەست پێ دەکات؟ بەڵێ کانیتومان هەیە، شاڵی منطقەی لای خۆمان بڵین کانیتو، ئەوە بۆ نمونە ئەمانەی کانیتون، ئەم بابەتانە کە خەتەکانیان تۆزێ باریکترە ئەمە کانیتون، نرخەکانیان بۆ نمونە هەمانە 200,000 هەمانە 300,000 هەمانە بە 350,000. زاخۆیەکانیشمان هەیە بۆ نمونە ئەمانە زاخۆین، ئەم خەتپانانە ئەمە زاخۆین، زاخۆیەکان سعریان لە 4 وەرەقەوە هەیە تاوەکو 10 وەرەقە بە پێی کوالەتی قوماشەکەیە. باشە، ئەی سەبارەت بە بۆ منە شاڵ منەمێ نرخەکانی شاڵیشمان بۆ بخەیتە ڕوو بۆی زیاتر لای بینەران بۆ منە بەپێی ڕەنگەکانی نرخەکانی چۆنن، جیاوازیان زۆر بەخۆیەوە دەبینێت؟ وەکو باسم کرد شاڵ چونکە ئەمە ئیشی دەستە چەند ئۆسایەکمان هەیە کە دروستیەکە، بۆ نمونێمە لە ڕانیە کاک ڕزگارمان هەیە، وەسا ڕزگار، وەسا خدرمان هەیە، کاکسەی خدر، کاک بەکریشمان هەبوو، کاک بەکر ئێستا تۆزەباری تەندروستی تەواو نیە، خوای گەورە شفای بەخێری بە. ئەمانە چەند ئۆسایەکی کارامەن، ئیشەکانیان زۆر جوانە، سعرەکانیشیان تقریبن بڵێم باشە. وەکوتم سعرەکەی هەیە بە 200 250 300 350,000 ئەمە کانیتویەکان، زاخۆیەکانیش لە 4 وەرقەوە هەیە تا 10 وەرەقە. باشە، ئەمێت کاک بەختیار بۆ منە ئەو ڕنگانەی کە لە دوای تۆ بوونی هەیە زیاتر ڕەنگەشینەکان ئەوان نەمانیشان بی لە هەمان کاتدا شێوازی دوورین و مۆدلی دوورینەکانی بۆ منە چەند شازی دوورینی هەیە، چەند جیاوازی بەخۆیەوە دەبینێت، خواز لەسەر کام شازی دوورینە زیاترە؟ بەنسبەت دوورینی شاڵ مۆدێلاتی نییە، هەمووی یەک بابەتە، یەک دوورینە، بەڵام ئەوەیە خواستی شخصەکە کەوتووە هەیە فراوانیەوێ هەیە، بۆ نمونە ئەوێ گورج بێ تۆزێ بەپی خواستی ئەو شخصە پان بێ پانی بۆ دوورین، گورج بێ گورجی بۆ دوون، هەیە شوشەیە بێیانە ڕێک بووە سێ جوان. ئەوانش بابەتە نمونی دوورینەکانمانە چەند کەسایەتێکمان هەڵواسی و کەو کەسایەتیانە یەن بۆ لامان شاڵ ڕانگوچەوغیان بۆ دوورین. باشە، ئەی بابەتێکی دیکە یاخود جلێکی کوردی کە ئەمەژی پێکری پیاوان بۆ منە نیو ئێخەیە، ئەمەیان جیاوازی چۆنە؟ بۆ من ئەگەر نمونێک لە بەردەستا بێ نیشانمان بێ فەرقەکەی چییە؟ دیارە زیاتر من بەوەستم لەو جۆران و شێوازانەیە. بەنسبەت شاڵەوە هەمووی وەکوتم یەک مۆدیلی هەیە، یەک بابەتیە، بەزەوە هەیە وەکوتمان هەیە فراوانێوە هەیە بۆ نمونە گورجێ، بەڵام جلی تر هەیە، مراخانی هەیە، ستارخانی هەیە، ئەوە مۆدیلات و جیاوازە، ئەوە ئیشی من نییە. مەسەن بۆ نمونە من ئیشی قوماش ناکەم، ناتوانم زۆر لەسەرەوە باسی قوماش بکەم، مراخانیش ستارخانی ئەمانە ئیشی من نییە و داوای لێ باشە، کاتەکە بەختیار پێمان بڵێ بۆ منە شاڵ چۆن بشۆرێت بۆیە وەکو خۆی دەرچێتەوە، واتە گۆڕانکاری بەسەر قماشەکەی دانێت، منە شۆردنی. بەڵێ شاڵ بەنسبەت شۆردنی شاڵەوە نابێ بخرێتە غەسالەوە، چونکە غەسالە شاڵەکە تێگەیا بەیەکە، ئەبێ هەر لە تەشتێکە ئەبێ لە تەشتێکە بشۆرێ بە ئاوێکی شلەتین، زۆر نابێ چڕچولۆکی کەی بیپروێنی، احتیادی بەدە زاوە کەمێ ئەیبرێن و نەجات نابێ بخرێتە غەسال، چونکە لە غەسالە ئەم شاڵە تێگەچێ، لە غەسالە نابێ بخرێتە غەسالەوە بشۆرێ. باش، کاتە ئەمێت بەگشتی لەسەر جلی کوردی پیاوان کە سینی یاخود چینی بوونی هەیە کە باسی لێوە دەکرێت؟ شاڵ هینە بەڵێ شاڵ ناتوانێت تەقلید بکرێتەوە، چەند کەسانێک بردیان بۆ سینگ على ئاساس تەقلیدی ئەم شاڵە بکەن، بەڵام نەکرا بۆیان نەجاحەتی نێنە،
چونکە میشێکی کوردەواریە ئەمە بەتەشیە ڕێسرێ جۆڵاییە ئیشێکی کوردەواری زەحمەتە تەقلید کرا بەس تەقلیدەکەی هیچ نەجاحەتی نێنا بە کەڵک ناو خەڵک نەویست. بەڵێ کاتە شێوازی دوورینی شاڵ بمنە لای خۆمان لە هەمان کاتدا لە ڕۆژهەڵاتی کوردستان یعنی فەرقەکەی چییە؟ جیاوازیەکەی چییە؟ بەتایبەت من باز لە شاڵەکەم. بەڵێ بەنس بەڵێ شاڵ شوێن بۆ شوێن فەرقەکە مەسم بۆ نمونە ئێمە منتقەی سۆران ئەم ناوە جلوبەرگمان تۆزێ کەمێ پانترە بەس منتقەی بادینان ئەوان تۆزێ گورشترە ینی بە شێوەیەکی لەسەر ڕوغبەتی خۆیانەی دوورنەوان شوێن تا شوێن شار بۆ شار فەرقەکە ئەم شاڵە لە ڕۆژەڵاتیش هەیە لە ڕۆژ لە باکووریش هەیە باکووری کوردستان بڵێن لە چوار پارچەی کوردستان شاڵ هەیە ئەتە هەر شوێنە و بە پێی دەستوری خۆی ئەی دوورێ هەیە فراوانێ دوورێ هەیە تەسیە دوورێ بۆ شێوە. بەڵێ بینە سەر بابەتی ڕەنگەکان تۆ ئەمەژەت با ڕەنگە جیاوازەکان کرد منەمێ ڕەنگەکان لەگەڵ بۆ منە وەکو پشتێن و جەمەدان و ئەم بابەتانە بەپەی جۆرەکەی فەرق دەکات واتە ڕەنگی جلی کوردی پیاوانەکە چۆن بێت پشتێنەکە چۆن دەبێت زیاتر لە ڕووی ڕەنگەوە. بەڵێ شاڵ کە ئەو کەسێک کە ئیا بە دوورین ئەبێ ڕەنگەکان پشتوێنەکەی بگونجێنێ مەسم بۆ کراسەکەی بگونجێنێ اینجا بێ کلاشیشی لەگەڵا بێ شاڵ بێ کلاش نابێ تاوەکو بتانی بیان گوجێنی جوانتر و ڕەونەقێکی جوانتر پیشانە نمونێکی جوانتر پیشانەیە ڕەنگەکانی شاڵ خورمایی هەیە شینکی هەیە بۆ نمونە ئەمە خورماییە ئەمە شینکیە ئەمە زەردە ئەمە نیلیە ئەمە ڕەشە ئەمە شینە پوشیمان هەیە هەمەنەوە ڕەنگی شاڵ ئێستا دروست بۆ هەمانە. ئەی سەبارەت بە پشتێن بۆ منە نمونەی چەند پشتێنێک لایە ڕەنگە جیاوازەکان بۆ بینەران زیاتر بخینە ڕوو. وەڵای پشتێنم من لا نییە بە حکومەوەی دوکانەکەم زۆر گەورە نییە ناتوانم زۆر جەنجاڵێکم پشتێن بێنم سە بۆ نمونە من پشتێنە من کە خۆم بەستومە لەگەڵ ئەم شاڵە زاخۆیە گونجێ ئەم کراسە سپێ لەگەڵ ئەم قاتە گونجێ ئەبێ وەکوتم کەوتۆتەوە سەر شەوق و زەوقی ئەو شخصی کە ئەو جلە ئەگونجێنێ لەگەڵ یەکە لەگەڵ پشتێنەکە هەموو بابەتێکی هەیە بە تایبەتی گیانی پشتێنمان هەیە لە بازارە خەڵکە بەڵێ کەواتە کاک بەختیار ئەمێ بزانم بۆ ئەم ساڵ لە باڵ و بەستەک و ئەم بابەتانە خواستی لەسرە هاوڵاتیان ینی ئێوەکو بەرگدر و هاتوونەتە لای ئێوە داوای دەکەم بۆ ئەم نەڕۆزە. کوڵەباڵ ئێستا تۆزەکەم بووەتەوە لە هەورامان دروستەکرێ ئێستا بە تایبەتی لە هەورامانی ئەودی و هەندێک کەسێ مەسەرەن شەوق و زەوقی لەگەڵ یا هەیە بەکارێنێ کوڵەباڵ شتێکی کوردەواری جوانە هەیە جامانەی لەگەڵا بەسێ مشکی لەگەڵا بەسێ ئەتر ئەو کەس بە شەوق و زەوقی و کەسە کەوتووە کە خۆی پەشتە و پەرداخەکە. بەڵێ بەپەی زەمان سەرنج و تێبینی خۆت ئێوە وەک بەرگتر و بزانم جلی کوردی پیاوان هیچ فەرقێکی بەخۆی بینی و هیچ جیاوازەیەکی بەخۆی بینیەوە بەپەی زەمانەکان. جلی کوردی بەداخەوە ئێستا تۆزە بەرەو کەمبوونەوە چووە بەپێ ئەوەی تۆزێ ساری بڵێن زیاترە لە جلوبەرگەکانی کە جا خەڵکیش بەداخەوە بەس لە مناسبەتەکانە بەکارێنێ من پێم سەیرە کابرای عەرەب دزداشە و عەگالێ کاتە سەری بە شانازی و بۆ نمونە هەواڵە خوێنێتەوە یاوەکو بەرنامەی پێشکەشەکە ئێمە بۆ یا لە دایرەکانە مەسەنەن بۆ خەڵک جلی کوردی زۆر بەکارنانێ وەڵا جلێکی ئەوەنە جوانە ئەوەنە ئیسراحەتە حەق وایە خەڵک زیاتر بەکاری بێنێ وەکوتم کابرای عەرەب بە دزداشەیەک و عەگالێکەوە زۆر بە شانازیەوە ئێمە بۆ ئەم جلوبەرگە کوردی ڕەسەنە کوردەواری خۆمان بەکارنێنێ. بەڵێ کات دەکرێت بڵێن ئەندام پەرلەمان حەق وایە لە ناو پەرلەمانە دانیشی باجلی کوردی بڵێ کەی ئاساییە. بەڵێ
کاتە دەکرێت بڵین تەنها سعرەکەی بۆتە هۆکارێک بۆی کە تەنها لە بۆنەکان بۆ منە پەنای بۆ بەرن جلی کوردی بکەن تەنها لەو یادانی کە تایبەتە بە جلی کوردی؟ وڵی سعرەکە بڵین نرخەکەی ئەوە بەشێکێتی بەشێکی تریشی خەڵک کاچێتە دایرێکەوە ئەگە جلی کوردی لە بەرابێ بەداخەوە کە قسەیەکەم بە چاویکترەوە سەیرەکەم حەق نییە وابێ جلی کوردی یانی جلێکی ئێمەی کورد ملەتێکی ڕەسەنین حەقە جلی کوردی خۆمان ینی بپارێزین بۆچی بێڵین لە ناو بچێ جلی کوردی زۆر جوانە ینی ئیسراحەتە کاوراکە لە بەریەکە هەسەکامە شەوق و زەوقێکیە ئیسراحەتە فراوانە ئەچیتە دایرێکەوە بڕواکە جلی کوردی لە بەرابێ خەڵک ئەو کەسە و مۆزەفە بەڕێزە بە چاوێکی نەوەی کەسێتەکە حەق نییە بۆ شێوە بیرکەینەوە ئەم بیرکردنەوەیکی هەڵەیە. بەڵێ سەبارەت بە ماشەکان بۆ منە ئێوەکو بەرەک درو منەمێت باسی لێ بکەیت زیاتر کام جۆرە قماشە یەت بۆ لای ئێوە زیاتر کام جۆرە قماشەیە کە هاوڵاتیان پەنای بۆ دەبن بۆ منە ڕانگ و جۆغە هەیە قماشی دیکە هەیە زیاتر کامەیانە؟ ئێمە ئێستا حالیان شاڵی زاخۆی خەڵک زۆر حەزیلەتی کوالێتیەکەی زۆر جوانە شەوق و عینێکی تایە جەوهرێکی تایە بۆ نمونیسە ئەمە شاڵی زاخۆییە جەوهرێکی تایە جەوهرێکی بریقەیەکی بریسکێکی تایە زۆر جوانە خەڵک ئەمە ئێستا زۆر تەڵەبیاتی زۆرە خەڵک زۆر داوایەکە هەرچەند تۆزە نرخەکەی لەوانەی خۆمان گرانترە زیاترە سەبۆن ئەمە زاخۆییە بۆ منە نرخەکەی چەنە؟ زاخۆی تۆزە خەتەکەیشی پانترە وەڵای لە دەوری حەوەرەقە و هەژوەرەقان شەژ وەرەقە حەوەرەقا لەو سارانە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک بەختیار هەورامی بەرگدرو کە لە سلێمانی لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریت. سپاس بۆی بەڕێزش. سپاس بۆ تۆش. ناوبڕێک وەرەگرین و پاشان نەگەڕێنەوە.